دوازدەیە ئەو ڕازیمە دەوڵەتی کاریگەری دیت ئەو جارە لێرانە زۆر پیسەوە قصفەکە لێرە ئەو حەفتەش گوندانە بەعام قصفی طبعا ئیران بە بەردەوامە تورکیش بەردەوامە ئیران دێ یان تورکیە دێ بەردەوام قەسفەکان بەردەوامە هەتا ئێستا خەڵکەکەش ئاوارە بە چوویتە سۆران و غەلیفان و دیانە و سیدەکان هەر یەک میوان دۆستن خەڵکیێرە طبعا هەموو خزمەکانیان بردینە نەخۆ عایلەکان بردینە ماڵی خۆزەلاماکانش یەکێک لە ماڵی خۆتیان چاویان باخچە شتەیە خەلاص بەس مشکلەکەمان ئەوەیە کوردین دەنەخۆ یەک مشکلەمان نییە کوردین ئیران و تورکیە دژمنی مێلێنە دەو ئاوێ بینە و دەستا بشەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئەو تۆ بارانەی تورکیە و ئیرانی ڕاگری لەسەرەمە ئەگەر پێشیان نەکرێ بابرێنەمە کاکە چۆڵکەن بابڕۆین بچینە سۆران و سیدەکان هێدی ئەو ساڵە ئەش گوندا چۆلەکەین ساڵە شریش دەیدی ئەوە گەیشتە سۆران ئەگەر ئەو هابیشتە دوێ داوا لە حکوومەتی هەرێمەکەین بەرای لێ بگری ئەرچی ئێمە تەوان راپۆرتێک ئامادە بکەین لە چوارچێوەی چەندین خاڵدا ئێمە هەوڵ بدەینیانی یەکەم مەسەڵی قەرەبوو زەرورزیانی ئەم راج و تیاران ئەم گوندشینانە ئەم ناوچانە یانیکەنی خاڵێکی جەوهەری و هەروە هەوڵ دەدەین لە ڕێگای راپۆرتەکەمانەوە ینی ئاگاداری هەردووک دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا بکرێتەوانێ کە بەر بەم هێرشانە بگیرێت و ئەم هێرشانە چیدی بەردەوامیان نەبێت و ئەوانە و هەروەها هەوڵیش ئەدەین ینی کە ئەم گوندانە ینی بەڕاستی بەردەوام چۆڵبوونی ئەم گوندانە دەبێتە مای زەرورجانێکی زۆر گەورە لە ڕووی ئابووریەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باڵە بەڵە داوای دانیشتی پەرلەمانیش ئەکەین کە جلسەیەکی تایبەت بکرێت ئێمە کە ئەم ڕۆکانە لێرەین و لە سیدەکانین لەم ناوچانەین لە سەردانی گوندەکان و گوندانەمان کردوکەوە ئێستا چۆڵ کراون لێرە ینی ئێمە لە زاخۆ ئەم کێشەیەمانەیە تا دەگاتە منتیقەی ماوە و تا منتیقی پێنجۆنیش بەداخەوە ینی بەتەنیا هەر ئەوەی کە ئەمڕۆ سەردانەکەمان بۆ منتیقی حاجی ئۆمەران و منتیقی سیدەکان بووە ینی هەر ئەم دوو ناوچەیە نییە کێشەکانی ئێمە کێشەکانی هەرێمی کوردستان ینی بگرە کێشەکانمان سەرتاسەری بەشێکی زۆری سنوورەکانی کردوتۆ ئەی داگیرکاری چۆنە ینی هەر هەڕەشەیەک ببێتە هۆی ئەوەی کە خەڵکی ئەو ناوچەیە چۆڵ بکات ئەمە دەبێتە داگیرکاری لەبەرەوە هەڕەشەکان ینی بە حدێک بوو وەکو هەوڵاتیەکانیش باسییان کرد و گوندنشینان باسی ئەوان کرد کە ینی زۆربەی زۆری تۆپ بارانەکان چڕی تۆ بارانەکان خراوتە ناو گوندەکانەوە دەوروبەری گوندەکان ناو گوندەکان ینی تەنانەت ئاژەڵەکانیان بەجێشت و ینی ئەوەندە بە پەلە ینی ماڵ و منداڵیان خۆڵی ماڵ منداڵیان گرت و گوندەکان بەجێشت و ئاژەڵەکانیان بەرەوان نەبە ئاژەڵەکانی دیگە خۆیان بەرن لەبەر ئەوە ئێمە بەڵێ داوامان وایە کە هەوڵ بدەینیان چارەسەرێکی بنەڕەتی بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان و لاەنە سیاسەکانی کوردستانیش هەوڵ بدەن ینی بەڕاستی چارەسەری کێشەکانی خۆمان بە زووی بکەین و هەوڵ بدەین هەنگاوی چارەسەر بنین بۆ ئەم کێشانەی بۆ ئەم هەڕەشانەی کە دەمێک لە سەر سنوورەکانی ناوچەی مادەی ١40 و ناوچە کێشە لە سەرەکانە و دەمێک لە سەر سنووری ئێرانە و دەمێک لە سەر سنووری تورکیاوە کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوانێ وردەیانی ئەم هەرێمی ئێمە بەداخەوە بەرتەسک دەکرێتەوانێ بە مەبەستێکی دیاری کراو کە دەوڵەتانی نارانی میلەتەکەی ئێمە ینی دایانەوێت ئەم هەرێمە ئێمە وردە بەرتەسک بکەنەوانێ و تۆپەکان بەشێکی بوو لە سەقەر بوو بەشێک لە دۆڵە مەیدان لە لای شلۆی لەوێ ئارەستی